کەرکووک بە ڕەوشێکی ناجێگیری سیاسی و ئەمنی دیاریدا تێپەر دەبێت. قۆناغیە و ناجێگیریەش زیانی زۆری بە دانیشتوانی کەرکووک گەیاندووە. چاودێرانی سیاسی ڕایدەگەیەنن پەرەسەندنی ڕووداوامنیەکان لە کەرکووک شان بەشانی و قۆناغی تعریبە دێت کە بەدەستی سیاسی بەرامبەر کەرکووک پەیڕەو دەکرێت. دیارە ڕووداوەکانی ئەم دوایەی کەرکووک بە تایبەتی لە سوستانی دەغڵی دێهاتە کوردیەکان وە پرۆسەی تعریب یونیەکە لە کەرکووک پەیڕەو دەکرێتەوە. ڕووداوەکانی ئەم شەو تەقینەوەی ناو شاری کەرکووک هەموو بەڵگەن لەسەر ئەوەی کە مەترسیەکی ڕاستەقینەی و جددی لەسەر شاری کەرکووک هەیە و بەڵگەشە لەسەر ئەوەی کەەوە حکوومەتی فێدرال و هێزە ئەمنیەکانی حکوومەت و ناوشار نەیانتوانی و ئەمنیەتی خەڵک بپارێزن. ئەمە هەموو بەڵگەن لەسەر ئەوەی کەەوە پارێزگاریکردن لە شاری کەرکووک پێویستی بە هێزی پێشمەرگە و دام و دەستگا ئەمنیە کوردیەکان هەیە. خاڵێکی زۆر گرنگ هەیە ئەگەر پارێزگاری کەرکووک دانرێ هیچ دەسەڵاتێکشی نەبێ ڕێگە لە تعریبکردنەوەی ئەم شاراگرێ. یعنی ئەوە خاڵێکی زۆر گرنگە ڕاونانی جوتیاری گورد سوستاندنی دەغڵ و دان و ئەمە هەموو دەستی خەڵکی سۆڤێنیە هەمووشی قاعیدە نییە. من لەو بڕۆیان نیم یعنی هەمووی داعش بێ هەلە خۆمانە بڵێن ئەمە داعشە وانە. ئەمە خەڵکێکی شۆڤێنیستە زۆربەی ئەو خەڵکانن کەوت خۆی لەلایەن سەدام حوسێنەوە زەویان پێدرا زەوی کورد کرا ناوێنەوە ئێستا هاتوونە دەغڵ و دانەکانمان ئەستێنن. یان ئەمە گەورەترین کارەساتە کورد دەسەڵاتی هەبێ دەغڵ و دانەکەی بەرچاو خۆتەوە بستێنن. پەرلەمانتارێکی عێراقیش ڕایدەگەیەنێت کەیسی کەرکووک لەلایەن هەرێم و بەغداوە فەرامۆش کراوە. دەشتی ئەرکی هەرێم و بەغدایە بەپێی دەستور کێشەکانی ئێستای کەرکووک سەر بکەن. دیارە ئەم سوورانە ماوەیە کە ڕووداوی نەخوازراوی تایە وەکو سووتاندنی دەغڵودان تەقەکردن گەڕانەوەی هەندێک لە گوندە عەرەبەکان دوێنێژە و تەقینەوەیانە بوو وە پێرێ لە داقۆقەوەی بزانین کە تەقییان لە خەڵک کردووە خەڵکیان شەید کردووە خەڵک بریندار بووە. بۆیە ئەمانە ئەمە مەسزیەکە کە جموجولی داعش لەم سنوورانە ماوە و دەبێ حکوومەتی عێراقی بە پلانی ئەمنی خۆیان بچێتەوە بەو هێزانەیە بچێتەوە کە لەم سنووران دیارە ئەوەی هێزانە نامۆن بەم سنوورە. ینی ئەبێ هێزێکی مشتەرەک هەبێ لە بە تایبەتی لە کەرکووک و ناوچە جێناوەکان کاڵین ناوچی جێناوەکە دیارە چۆن حکوومەتی ئیتیحادی حەقیەوەی هەیە کە هێزی خۆی تیابێ حکوومەتی هەرێمیش حەقیەوەی هەیە کە هێزی لەم سنوورانەیە بێ دەبێت بە مشتەرەکی بەڕێوە بچێ. وەک چاودێرانی سیاسی دەڵێن زیادبوونی ئاڵۆزیەکان لە ناوچە جێناکۆکان کاریگەری نەرێنی لەسەر ڕەوشێ و ناوچانە جێدەهێڵێت. تەقینەوەکانی شەویستی لەسەر سیوێکی ئاریش بە زەنگێکی مەترسیداردا دەنرێت ئەگەر پلانی خێرا و پێشوەختە بۆ کێشەکانی ئێستای کەرکووک لە ناوخۆی کوردستان و هاوکات هەرێم و بەغداشدا نەنرێت. خواست و ویست و داواکاری هاوڵاتیانە دۆخی ئەمنی کەرکووک باشتر بکرێت. باشترین هەنگاوێک لەو پێناوەدا جێژیکردنەوەی پێشمەرگەی لەم ناوچانە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.